الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لتفسير سورة الشرح بخزمتها بقمو بس رزامندي خوي قوله وهيوادان اوي آزي السود إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك. بري خوش شويستان ديارة أو سورتش هر وكو سورة الضحى وكو زانان دفرم أودو سورة التايبة بالشخص بيغمبر صلى الله عليه وسلم. بري أوزا ليرج دا بيغمبر دفرمي صلى الله عليه وسلم ألم نشرح لك صدرك سينجمان لبو فراوان نكردي يا رسول الله صلى الله عليه وسلم. كاتكوا بوش شوية بابرين أو صيغة لقرآن بيروس استفهام بلان بيد قلت استفهام التقرير. استفهام التقرير وات ألم نشرح لك صدرك وات قد شرحنا لك صدرك. بلي وات بالتأكيد بالتحقيق سينجمان لو فراوان كردي يا رسول الله لبري والله مكي ديارة معلومة إيجابية. ألم نشرح لك صدرك زا ديارة سينج فراوان كردن سينج فراوان كردني رسول الله صلى الله عليه وسلم أويك وخواي قول سبحانه وتعالى وكو هندق المفسرين دفرمون بلاني مادي وبلاني معنويج. بلاني مادي كأوبك وخواي قول سبحانه وتعالى دو زهران خواي قول سبحانه وتعالى سينجي پیغمبر صلى الله عليه وسلم بشي شيطاني درهنا وكو معلومة يكم زاريان لبين صالي زاري دوميشان لبيشي سفري إسراء ومعراج. خواهي قول سبحانه وتعالى كاتي كوا جبريل نار لقل هندق لملائكة كان كوا شق صدر رسولي أنكر صلى الله عليه وسلم سينجيان شق كردو أو ذا وكو معلومة كوا لا رواية الصحة كان دجرتو ضلي بيغنبريان در الناس صلى الله عليه وسلم أو ذا لا بابلين أو بشي كوا وكو لا رواية كذا فرمي بشي شيطان ليان در هنا. بهر حال بوشي وجه ليك دريته وكوا ألم نشرح لك صدرك بوي كوا الشقي صدري بيغنبري أنكر صلى الله عليه وسلم بشي شيطان يا ليدر هنا. وهروا ألم نشرح لك صدرك بوي كوا سينجما فراوان كرديوا بشي وي كوا همو أوشتانيك للاني خواي قولوا بيد دقا بسينجي فراوان وري بقريتن بسينجي فراوان وري بقري أو دليرج دا أو شرحة ديار شرحي صدر وسينج فراوان بونا لبو ورقرتني حكم كاني خواي قوله هم حكم شرعي هم حكم قدري. كوات الحكم الشرعي كاني خواي قوله سبحانه وتعالى أوي كوا خواي قوله الرجاي وحي وبيدرا دقني يا رسول الله بسينجة شي زهر فراوان وري دقري لسرد قرزنيا بلكو تكليف كاني خواي قوله سبحانه وتعالى لبو تبوي تماي تاوروني وكو لحديث صحيح دا صلى الله عليه وسلم لبون منا تفرمت وجعلت قرة عيني في الصلاة. كوات دفرمي تاوكاني من رودم دوبا بنويجكان كوات تكليفكاني خواي قوله سبحانه وتعالى سر بيان صوصا بهش وقرز نبوه بركو بسينجي شي زهر فراوان وري قرتيا. وهروا ألم نشرح لك صدرك بمعناي سينج فراوان بوني لبو ورقتني حكم قدري كاني خواي قوله سبحانه وتعالى بشيوه كوا بس بشيوه كوا خواي قوله التقدير هرشتي كردوي لسر بيغمبر صلى الله عليه وسلم بيان صوصن بسينجا شي زهر فراوان وري قرتيا ببي اوي بيزاري در ببريتن ببي اوي كوا ورز ببيتن بلكو بيان صلى الله عليه وسلم بو بري ملكتشيوا بو بري صبر آرام قرتنو رازيبون بقدر خواي قولا هموش تكاني ورقرتيا. كوا تبوشي ألم نشرح لك صدرك وكسانا باسيان كده ووضعنا عنك وزرك و اوي كوا لسرشانت لا ماندا أو باريك ولا سرشانت لا ماندا الذي أنقض ظهرك أو باريك وبشتي زور قرس كبشتي زور قرس كردبويد أو باريك ولا سرشانت وبشتي زور قرس كردبويد لا ماندا ديارة الذي أنقض ظهرك بو معناه يديك وديارة الظهر بربري بشتا أو بربري بشتيش كاتك وبهرشي زور قرسي لسربيتا وكأنما فقرات كان ليك دخشين ودنجيان لي ودردتي أو دنجا بيد قلت لي أنقض ياخذ إنقاض يتر أو دنجي كوالا بشت لفقرات بشت ده لنتيجة أو بار قرسي كوالا سرشاند بو لا ما عندها لسرشاند زالي ردا
زۆر بە مفەسرین ئەوهان لێکدایتەوە ووضعنا عنك وزرك لێردا ویزریان بە الحمل الثقيل لێکدایتەوە واتە ئەو بارە قورسەی لەسەر شانت بوو. دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش ئەوەی کەوا ببیتە پێغەمبەر وەکو معلومە لە سیرەی لە کتوبەکانی سیرەی بازەکاتن پێ وسلم دەسوها غاری حێرا و ئیتر لەوێن دەرە خواپەرستی دەکرد و بیری دەکردەوە لە حاڵی ئەو ئومەتە و لە حاڵی بەشەریەت بەگشتی کەوا لە چ گومڕاییەکدا دەژێن بیری لەوەی دەکردەوە بارێکی زۆر قروس بوو لەسەر شانی بە چ شێوەیەک ئەو هەموو بەشەریەتەی ڕزگار بکاتن بە چ شێوەیەک لەو گومڕاییەی دەریان بینیتن لەو تاریکاییەی دەریان بینی تەخوای گەورە سوبحانه وتعالى بەو شێوەی دەریهینە بەو شێوەی ئەو بارە قورسەی لەسەر شانی پێغەمبەر لادا صلی الله عليه وسلم بۆی کەوە بە پێغەمبەر هەڵی بژارد و قورئانی لە بۆ وەکو بە وەحی لە بۆی ڕەوانە کرد ئیتر ڕێی نیشاندا بە شێوەیەک بەشەریەت لە گومڕایی و لە تاریکایی دەربینی بەرەو نوری ئیمان و بەرەو بەختەوەری و سەعادەتی دنیا و قیامەت کەواتە ئەو وێزرە بریتە لەو حملە ثەقیل و لەو بارە قورسەی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو بارێکی معنەوی لەسەر دڵ و دەروون و لەسەر پشتی هەستی پێدەکردکەوە بارێکی قورسە و هیچ عیلاجیشی نەبوو بە چ شێوەیەک ئەو خەڵکەی لێ نەزاد بدە و یاخود هەتا و کەندێک مفەسرین بۆ شێوەش دەچێتەوە هەر عینی بە بارە قورسەکە بەڵام لە سەرەتای پێغەمبەرایەتیەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی بارێکی قورس بوو ئەو وەزیفە و تەکلیفەی کەوا خوای گەورە لێی کردیە کە بریتێکە لەوەی کە ڕەسوول الله و پەیامی خوای گەورە ڕابگەینی و لە کاتێکدا ئەو پەیامە تەصادم دەکا لەگەڵ ئەهوائی ئەو هەموو خەڵکە زۆرە و لەگەڵ بیر و باوەڕە منحەریفەکەی ئەو خەڵکەی لەسەردا بوون ئیتر خوای گەورە سوبحانه وتعالى ئەوەشی لەسەر سوو کرد بۆی کەوە ئاسانکاری لۆ کرد ئەو دەعوە و بانگەوازەی بە شێوەیەکەوە لایەنگران و ئەتباعی وای لۆ پەیدا بوو کە بەو شێوەی گەیاندیان هەتاوەکو لە خلالی 23 ساڵی پێغەمبەرایەتی پێ سەلم وەفاتی کرد کەوا نیسبەتەن بە عمری بەشەریەت عمرێکی زۆر کورتە ئەوجا لە خلال ئەو 23 ساڵێ لە کاتێک کە وەفاتی کردەوە دەولەتی لە دوای خۆی بەجێهێشت پێ سەلم کە هەتاکو ئێستاش ئومەتەکەی جیل لە دوای جیل ئەو ئیسلامەتیە و ئەو هیدایەتە تەسلیمی یەکتر دەکەن هەتا ڕۆژی قیامەتیش بەردەوامە کەواتە ئەوەش وەزیفەیەک بوو بە تەسەووری بەشەر زۆر قورس و گرانە بەڵام خوای گەورە گەیاندی و خوای گەورە سوبحانه وتعالى ئاسانکاری لۆ کرد هەندێک لە مفەسرین دەفەرمون ووضعنا عنك وزرك لێرەدا ویزر بە معنای گوناه و تاوان دێتن کەواتە ئەو گوناه و تاوانەی کە پشتی قورس کرد یا رسول الله لێمان لادای هەروەکو خوای گەورە سوبحانه وتعالى کاتێک کە بەو شێوەیە باز لە پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم لا سورة الفتح دفرمي ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر كوات أوابك وخواي جور سبحانه وتعالى جناهي بيشين وباشيني هموي لبيغمبر صلى الله عليه وسلم لي خوش بو كوات أوابو بيغمبر صلى الله عليه وسلم وەکو معلومە پێ معصوم بووە هەتا لە پێشی پێغەمبەرایەتیش سوزدەی لە بۆ هیچ بت و سەنەمێک نەبردیە هیچ گوناهێکی گەورە و کەبائیری ئەنجام نەدا بەڵام لێرەدا کاتێکەوە بەو شێوەش لێک بدرێتەوە ئەو وەکو ڕێزلێنانێکە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو پێغەمبەرکەوە معصومە ئەوجا لەگەڵ ئەوەش هەستی بە تەقسیری خۆی کرد بە دەلیلی ئەوەش تەماشا دەکەی وەکو عیبادەتێک و وەکو مرشیدی و مامۆستا و چاوساغێش لە بە ئومەتەکەی ئەو هەموو تەوبە و ئیستیغفاری کردێ لەگەڵ ئەوەشکەوە خوای گەورە عیسمەتی پێبەخشیە کەواتە ئەوەی کەوا دەربارەی ویزری پێغەمبەر باز دەکرێت ئەوەی کەوا بەو شێوەی لێک بدەینەوە کە وەکو گوناه و تاوان بیتن دیارە وەکو معلومە بە ئیتفاقی هەموو ئومەت ئەوەیە کە پێ سەلم معصومە لە گوناه و تاوانە گەورەکان دەمێنێتەوە سەر گوناه و تاوانی گچکە جا هەندێک لە مفەسرین بەو شێوەی لێک دەنەوە کە هەندێک لەو ئیجتیهاداتانەی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم کردی لە بۆ نمونە وەکو دەربارەی ئەسیرەکانی بەدر وياخذ أو اجتهادي كبرانبر با عبد الله كري ابن مكتوم كاتكوا أو آتي لسرداب سورتي عبسي لسردابزي يتر ليردا دفرمون وزرق ليردا أو اجتهادات نبو كوا خواي جور سبحانه وتعالى لباشان وكو قلييق لبيغمبر صلى الله عليه وسلم خواي جور اللي خوش بو لهموي والله واتساك تري شبلين كوا بنسبة پیغمبران صلى الله عليه وسلم وبتابتي بنسبة پیغمبر خوما صلى الله عليه وسلم لكبائر معصوم لصغائرج بل معصوم بەڵام ئەوەی کە ئەوان دەیکەن کە بابلێن وەکو شتێک کە پێویستی بە لێ خۆشبوون بی لەلایەنی خوای گەورە سوبحانه وتعالى ئەوەیە کە ئەو عیبارەتە زۆر جوانە کە دەڵێتن قد يفعل خلاف الأولى کەواتە لەوانەیە شتێک بکاتن کەوا خلافی ئەولابی یعنی شتێک دەکا کەوا بەخۆی چاکە بەڵام دەبوات چاکتربی دەبوات چاکتر بیتن ئیتر لەوەیەوە کەوا ئەو بە گوناه و تاوان لە حەق خۆی حساب دەکا ئەو هەموو تەوبە و ئیستیغفاری لۆ دەکا وەخوای گەورە سوبحانه وتعالى بەو شێوەیە
کە فعلەن لەلایەنی خۆیەوە زۆر باری قورس ببوو، زۆر پێی خەمبار دەبوو کاتێکەوە شتێکی وا بە ئینجا خوای گەورە سوبحانەهو وتعالە دەفەرمی هەموو ئەو شتانمان لەسەرت لادا، وەکو لە سوورەتی فەتحیش کاتێکەوە ئیشارەتمان پێ کرد. ورفعنا لك لك ذكرك وهروها يا رسول الله ناوي تومان برس كرديتوا وناو بانكتمان برس كرديتوا ورفعنا لك ذكرك أو جا ديار ورفعنا لك ذكرك بتسان شويك خوای گەورە سبحانه وتعالى ناوی پێغەمبەری بەرز کردیتەوە صلی الله عليه وسلم، ناوبانجی پێغەمبەری بەرز کردیتەوە صلی الله عليه وسلم. پێش هەموو شتێک تەماشا دەکەی کەسێک داخلی ئیمان و ئیسلام نابیتن هەتا وەکو ئیقرار بە شەهادەی لا إله إلا الله محمد رسول الله نەکا، کەواتە کەسێک کەوا بێوێ مسلمان بی و ئیماندار بی و خوای گەورە قبولی بکە، خوای گەورە قبولی ناکە هەتا وەکو لە دوای ئاعترافکردن بە وەحدانیەتی خوای گەورە ئاعتراف بە پێغەمبەر نەکا صلی الله عليه وسلم، کە بەڕاستی ئەوە وەکو شەئن و بەرزکردنەوەی شەئنی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوجا پاشان تەماشا دەکەی لە بانگدان لە بۆ بەرزترین ڕوکن لە ئەرکانەکانی ئیسلام لە دوای ڕوکنی شەهادەتەین کەوا نوێژە، لە بانگدانیش بە هەمان شێوە لە بەرزترین جێگاکان لەسەر ڕووی زەویدا لە مەئاذینەکاندا لە بڵندگۆیەکاندا ناوی پێغەمبەر دەهێنرێ صلی الله عليه وسلم و پێویستە شاهێدی بە پێغەمبەرەتی پێغەمبەر بدرێ ئەشهەدو ئەنە محەممەدەن رەسوول الله. و هەروەها لە ناو نوێژیشدا عینی یەک لە فەرزەکانی نوێژ ئەوەیەکەوە ئەو کەسێکەوە تەشەهود لە تەحیات خوێندندا عینی پێویستە تەشەهود بینی و بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. و هەروەها لە هەموو عیبادەتێک کاتێکەوە کەسێک کە دەیکا خوای گەورە لێی قبول ناکاتن هەتاوەکو دوو شەرتی تێدا نەبی. یەکەم شەرت ئەوەیەکەوە بە ئیخلاسەوە لە بۆ خوای گەورە بیکە، شەرتی دووەم ئەوەیەکەوە ئیتیباعی پێغەمبەری تێدابی صلی الله عليه وسلم، کەواتە ئەوەشیان بەرزکردنەوە شەئنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هیچ شێوەیەک خوای گەورە عیبادەت لە هیچ کەسێک قبول ناکە هەتاوەکو ئیتیباعی پێغەمبەری تێدا نەبی صلی الله عليه وسلم. فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا. جا خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمیتن بەتەئکید لەگەڵ هەموو تەنگانەیەک و ناخۆشیەکدا خۆشی و ئاسانی دێت. ئەوجا تکراریشی دەکاتەوە بەتەئکید بە بێگومان لەگەڵ هەموو تەنگانە و ناخۆشیەکدا ئاسانی دێتن، کەوەش بەڕاستی موژدەیەکە لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و موژدەشە لە بۆ ئومەتەکەی کەوە بە هیچ شێوەیەک ناخۆشی بەردەوام نابی، بەڵکو لەگەڵ هەر ناخۆشیەکدا دوو خۆشی هەیە. فإن مع العسر يسرا لەبەرەوەی جارێکیان دەفەرمێن فإن مع العسر يسرا، جاری دومش دەفەرمێنیتەوە إن مع العسر يسرا. وەکو زانایان دەفەرمون العسر لە هۆردوو ئاەتدا بە ئەلفلامی معریفە هاتی، کەواتە لە هۆردوو ئاەتدا هەر یەک عوسرە، بەڵام یوسرەکە بە نەکیرە هاتێکەوەتە دوو یوسری لێک جودانە، دوو ئاسانکاری و خۆشی لێک جودانە، کەواتە لەگەڵ هەموو ناخۆشیەکدا دوو خۆشی هەیە، لەگەڵ هەموو ناخۆشیەکدا دوو خۆشی. ئەو تەماشا دەکەی ئەو یوسر و ئاسانکاریە هەم لە ئوموری شەرعیە هەم لە ئوموری کەونیشدایە. ئیتر لە ئوموری شەرعی وەکو معلومە هەر کاتێک ئینسان تنگانەی هاتە سەری نەیتوانی نوێژ لە بۆن نەیتوان نوێژ لە پێوە بکەوە لە بۆی هە لە دانیشتن بکە، لە دانیشتنەکەەوە دەتوانیتن لەسەر تەنیش بی کە ئیتر بەو شێوەیە لە سەفەردا بوو زەحمەتی هاتە سەری بابە ڕۆژی نەبی، نەخۆش بوو بابە ڕۆژی نەبی. ئیتر المشقة تجلب التيسير وكو قاعدة لقواعد أصول فقه، کەواتە لە ئەموری شەرعدا لەگەڵ هەر ناخۆشیەکدا خۆشی و ئاسانکاری هەیە، وهروە لە ئەموری کەونی و قەزا و قەدەریشدا بە هەمان شێوە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی یوسر هەیە. یوسر ئەگەر هەر هیچ نەبی ئەو سەبرەیکەوە کەسێک خوای گەورە سبحانه وتعالى مصیبەتێکی دەینیتە سەری کاتێکەوە سەبری پێدەبەخشیتن، ئەوە بەشێکی زۆر گرنگە لەو یوسرەیکەوە خوای گەورە پێی بەخشیە و لەو ئاسانکاری کە لە بۆی کردیە کاتێکەوە تەماشای وەزعی کەسانێک دەکەی لە دوورەوە لەو هەم مەسایبانەیەکەوە تێیدا دەژیان، لەوانەیە تو بە تەسەوری خۆت ئەو تەحمل نەکرێ، بەڵام کو ئەو تەحملی دەکە لەبەر ئەوەی خوای گەورە سەبری پێبەخشیە. و هیچ عەتائێکیش وەکو لە حەدیث صاحیحدا هاتیە پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ عەتاء و بەخششێکیش فراوانتر نییە لەوەی کەوا خوای گەورە سەبر بە کەسێک ببەخشی، کەواتە بەشێک لە یوسر یاخود بەشێکی گرنگ لە یوسر ئەو سەبرەیەکەوە ئینسان خوای گەورە پێی دەبەخشیتن لە کاتی تنگانەدا، و هەروەها
ئەو دەرگاکردنەوەیە کە لەلایەنی خوای گەورە لە بۆ هەموو کەسێک دەکرێتەوە لە مصیبەت و لە ناخۆشی و لە تنگانەدا هەتا نامینێتەوە بەڵکو خوای گەورە دەرگا خێر هەلێ دەکاتەوە وەلەو ئەجر و پاداشتەی قیامەتیش کەوا بە تەکید لەسەر عوسر و ناخۆشی و تنگانەدا دێتە پێشی ئیتر بە تەکید یوسری دنیا و قیامەت لە بۆ ئەو کەسێکەوە لە عوسر لە ناخۆشیدا دەجێ فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب کەواتە ئەگەر تەواو بووی لە هەر کارێکدا ئەوە خۆت ماندی بکە لە بۆ کارێکی دیکە کەواتە ئەوەی کە لێرەدا مەبەستە بەڕاستی ژیانی ئینسانی مسلمان پێویستە ژیانێکی جددی بی ژیانێک بیتن دوور بی لە ژیانێکی بێخەم و خەفەت یاخود لە ژیانێکی ئیهمالی لە ژیانێکدا کەوە هیچ معنای تێدا نیە هیچ کارێکی تێدا ئەنجام نادا بەڵکو ژیانی ئینسانی ئیماندار پێویستە بەو شێوەیە بیتن لە هەر کارێک خلاص بوو تەواو بوو خۆی ئامادە بکە و خۆی ماندی بکە لە بۆ کارێکی دیکە ئەوجا لەو کارانەی لە کاری دنیا و قیامەتی لە کاری دنیای لە کارە شەرعیەکانی لەو بەو شێوەی کەوا خوای گەورە تەشریعی کردە لە بۆ بەندەکانی کار و گوزەرانی دنیایان بە لە ژێر سای شەرعی خوای گەورە بەڕێوە بن ئەوجا لە کار و باری قیامەتیان لە داعوە و بانگەواز و لە جیهادیان ئیتر بەو شێوە لە هەر کارێک تەوا بووی مەڵێ خلاص و دەستەوسان دابنیشی بە پێچەوانەوە ئینسانی ئیماندار تەنها لە قیامەتدا جێگای ئیتیکا و پاڵدانەوە یاخود لە بەهەشدا جێگای ئیتیکا و پاڵدانەوە ئیسراحەتە لە دنیادا لە ژیانی ئیمانداردا هەموو ژیانێکی عملی و پڕ جددیات و ژیانێکە کەوا بە هیچ شێوەیەک شلوخاوی تێدا نیە لێ فەئیدا فەرەغتە فەنصەب لە هەر کارێک تەواوی یەکسەر خۆت ئامادەکە و خۆت ماندی بکە لە بۆ کارێکی دیکە جددی بە لەبەرەوەی ئەو کاتێکەوە لە دەستە ناگەڕێتەوە ڕۆژ ڕناوەستی لە بۆ هیچ کەسێک پێویستە هیچ لەحظەیەک لە ژیانت بە خەسارەت نەدەی وإلى ربك فارغب و هەروەها لەو کار و کردەوانەشت کەوا دەیکەی ئەوە ڕەغبەت و پارانەوە و ڕەجات وابی کەوا خوای گەورە سوبحانه وتعالى لێت قبول دەکا کەواتە لەو کار و کردوانەی کە دەیکەیت هەتا کار و کردەوەکانی دنیاشت بەو شێوەیە ئەنجام دەکە چاوەڕوانی پاداش لە خوای گەورە بکەیەوە سوبحانه وتعالى وإلى ربك فارغب کەواتە و چاوەڕوانی ئەوەش بکە کەوا خوای گەورە یارمەتیت بدا ڕەجای وەت هەبی کەوا خوای گەورە یارمەتیت بدا و پاڵپشتیت بکە لەبەرەوەی هەر کەسێک ئیستعانە و پاڵپشتی داوا بکە لە خوای گەورە بە تەکید خوای گەورە یارمەتیدا و کار ئاسانی لە بۆ دەکاتن و هەروەها لەو ئەجر و پاداشتەش کەوا دەیکەی چاوەڕوانی بکە کەوا لە خوای گەورە پێت بەخشرێتەوە و هەر کەسێکیش بەو نیازە و بەو معنەویاتە کار بکاتن ئەوە بە تەکید لەلایەنی خوای گەورە یارمەتی دەدرێ و هەروەها ئەجر و پاداشتێکی زۆریشی لە بۆ ئامادە دەکرێت لە خوای گەورە داواکارین لەو کەسانە بین کەوا بەردەوام ژیانمان لەو جددیاتەی دابی کەوا خوای گەورە دەیەوێ و لەو کەسانەش بین کەوا إلى ربنا نرغب ڕەجامان وابی کە خوای گەورە یارمەتیمان بدا و ڕەجامان وابی کە خوای گەورە پاداشتمان بداتەوە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين